ڤیدیۆیەکی نوێی لە وەزارەتی بەرگری رووسیاوە دەیەوێت پیشانی بدات تاقمە فڕۆکەوانەکانی ستونێکی زرێپۆشی ئۆکرانی و یەکەکانی بەرگری ئاسمانیان تێک دەشکێنن. هەرچەندێکە دەنگی ئەمریکا ناتوانێت لەسەر چاوەیەکی سربەخۆوە وێنەکان پشتڕاست بکاتەوە. کرملین بەردەوامە لە بانگەشەی ئەوەی کە تەنها دەستگا سەربازیەکان و کارمەندەکانی ئۆکرانیا دەکاتە ئامانج، بەڵام وێنەکانی پشتڕاست کراونەتەوە دیمەنێکی جیاواز دەردەخن. ئەم وێنانە لە دوای تەقینەوەکانی درەنگانێکی هەفتەی ڕابردوو لە وێستگەی شەمەند نەفەر لە شاری کراماتۆرسکی ئۆکرانی دێت. لەو هێرشەدا دەیان هاوڵاتی مەدەنی کوژران و رووسیا بەرپرسیارەتی ڕەت کردەوە. لە جیاتی ئەوە ئۆکرانیای سەرکۆنە کرد بۆ هێرشکردنە سەرخۆی وەک کردارێکی وروژێنەر. هێرشەکە لە کراماتۆرسک دوای دۆزینەوەی مەدەنیە کوژراوەکان دێت کە لە ڕێگاوبانەکان و لە ناو گۆڕە بە کۆمەڵەکان لە بۆچای قەراغی کیف. پلانێکە بوو لە بەرزترین ئاستەکانی حکوومەتی رووسیاوە تا مەدەنیەکان بکرێنە ئامانج. ئەوانەی دژی داگیرکاری بوون و توندوتیژیان بەرامبەر بەکار بێت و هەوڵەکان ڕێک بخەن بۆ ئازاردانیان لە هەوڵێکدا بۆ تۆقاندنی دانیشتوان تا ملکەچیان بکەن. لە بەیاننامەیەکی ئەم دوایەدا ڤلۆدیمیر زێلنسکی سەرۆکی ئۆکرانیا دەستدرێژەکانی رووسیایی لە وڵاتەکەی باس کرد کە بە جینۆساید و هەڕەشە لە داهاتووی ئەوروپا ناوی برد. وڵاتانی ئەوروپا وەک پشتیوانکەری خۆراگری ئۆکرانیا دەمێننەوە، بەڵام هێشتا بەشێکی زۆری وزەی خۆیان لە رووسیاوە دەکڕن. پێویستە هەموو شتێک بکەین کە بتوانین بەرهەمی ناوخۆی خۆمان زیاد بکەین تا دڵنیا بین کە دەتوانین بۆیان دابین بکەین تا ئەو ڕادیەی بۆمان دەکرێت. بەڵام دەبێت تێ بگەین کە ئەگەر هەموو جارێک هەموو ڕۆژێک لە هاوردەکردنی نەوت و گازی رووسیا بەردەوام بین، ئەوان کۆمەکی جێنۆسایدی پوتین دەکەن لە ئۆکرانیا. ژمارەی ئۆکرانیەکانی کە خۆشبەختانە لە جەنگ دەرباز بوون بەردەوامن لە گەیشتنیان بۆ ئوردوگاکانی ئەودی و سنوور لە پۆڵەندا. بەڵام زۆر کەس لە شوێنەکانی وەک شاری بەندەری گەمار و دراوی ماریۆپۆڵ بەبێ هیواگیریان خواردووە. ئێمە بە پاسەکان چوین بۆ ئەو ناوە دەگەڕاین، هەوڵماندا و هەر هەوڵ دەدەینەوە. بەڵام بەداخەوە ڕەوشەکەی دەوروبەری ماریۆپۆڵ زۆر مەترسیدار بوو. نە ئەو گەڕانتیە ئەمنیەی پێماندرا باش بوو، بۆیە لە دەوروبەری 20 کیلومتر لە ماریۆپۆڵەوە دەبووە بگەڕینەوە. لە شوێنێکی تر لە شارۆچکەی بۆرۆدیانکا دانیشتوان دەڵێن کە خۆشەویستەکانیان چەند هەفتەیەکە لە ژێر خاشاکدا نێژراون، ماڵەکانیان وێران بووە پاشەوەی لە کۆتاییدا داگیرکەرانی رووسیا لێ هەڵاتن. ئەمە دیمەنێکی زۆر باوی خەڵقی مەدەنیە کە وەک ئامانجی سەربازین لەم جەنگەدا سەرڕای ئەوەی رووسیا بە پێچەوانەوە باسی دەکات.